الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. لباش سپاس و ستایشێکی بێ هەمتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلى الله تعالى عليه وسلم. کاتێک کە سەیری قورئانی پیرۆزەکرێ لە 60 شوێنە خوا جەلە جەلالوهو باسی فتنەی کردو، لە 36 شوێنە بە ئیسم کەلیمەی ئەلفتنەی بەکارهێناوە، یا فتنەنی بەکارهێناوە یا فتنەی بەکارهێناوە، ئەوانی تریش بە شێوازی فعل بەکار هاتوو. ئێمەی ئیماندار ئەبێ زۆر هوشیارانە مامەڵەکەین. فتنە لە زمانی عەرەبیە بە معنای اختیبار و ئیبتیلا دێ، واتە تاقیکردنەوە. ئێمە بەردەوام لە تاقیکردنەوەیەکی زۆر قورس داین، لە تاقیکردنەوەیەک دەرئەچین و ئەکەوینە ناو دانەیەکی تر. خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ وەنەبلوکم بالشر والخەیر فتنە، امتحانتان ئەکەین و تاقیتان ئەکەینەوە بە خەیر و بە شەڕ بە هەردووکیان. ئەگەر لاشەت ساغە هەر لە تاقیکردنەوە فتنای، ئەگەر نەخۆشی هەر لە تاقیکردنەوە فتنای، مناڵت هەیە لە تاقیکردنەوە فتنای، ئەگەر مناڵت نییە بە هەمان چەشن، خێزانداری بە هەمان چەشن، خێزانت نییە بە هەمان چەشن. هەر یەکێک لە ئێمە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لەناو فتناین. خوا جل جلاله و پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ وفتەناکە فتونا، چەندین جار تاقیمان کردیتەوە هەتا وەکو ئەهلی ئەوە بی کە ڕسالەتی خوا هەڵگری و ئەو پەیامە گەورەی خوددا بدرێ بەسەرشانت. هەروەها خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ ئەحەسیبە الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون. ئایا خەڵکی وا ئەزانن بەس ئەوەنە بڵێن ئیمانمان هەیە ئیتر هیچ تاقیکردنەوەیەک ناکرد و نەجاتیان نەبێ؟ ئەبەدەن. لە جیهانە زۆر تاقیکردنەوە هەیە. هەموو فەردێکی موسڵمان لە ژیانە هەزاران تاقیکردنەوە ئەکرێ بزانێت لە کامانە دەرئەچێت، تا پاک ئەبێتەوە، تا ساغ ئەبێتەوە، تا دروست ئەبێ بۆ خوددا، تا ئەبێتە کەسێک کە شایەنی بەهەشت بێ. و بە کۆمەڵی موسڵمانانیش چەندین جار تاقی ئەکرێنەوە، تاقیکردنەوەی قورس، تاقیکردنەوە لە زەمەنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی پێ کرد. فەردی موسڵمانان عەزیەت ئەدران، هیجرەتیان کرد، زەحمەتیان بینی، جەنگیان کرد، جیهادیان بەرپا کرد، لیان کوژرا، لیان شەهید بوو. خوا جەلە جەلالوهو هەڵی بژاردن هەتا وەکو ئەم پەیامەشینە بە هەموو جیهانە پەخش بوو، هەتا ئێستش برەو ئەدات و جەماڵ و جوانی بەسەر زەویە بڵاو ئەکاتەوە. ئێمە لەم زەمەنە فتنەی زۆر ڕووی تێکردووین. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ فەردی موسڵمان فتنەی شوبهات و شەهەوات ڕووی تێ ئەکا. هەندێک لە فتنەکان ڕەبتیان بە شەهوەتی ئینسانەکەوەیە، هەندێکیان بە شوبهات. ئەفەرمێ فتنەی شوبهات زۆر خەتەرە، شوبهەت لە دینە بۆ دروست بێت. ئەفەرمێ سەر لە نیفاق و کوفرەوە دەرەکە. فتنەی شەهەواتیش ئەفەرمێ ئەو فتنە و بەڵایەیە کە هەموو ئینسانێک تووشی ئەبێ، وكل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. همو إنسان كان هلا أكن لشهوتيانا أنواع جورا كان شهوت باشنين أوانيان كتوبة أكن مروفي واشي هردو كاني توشبه سرقردانا بقرب سر. بويا هر يكيق لأيما زور بيوستي بويا كتشاوكاني بكاتو لأستي فردي مسلمان، لأستي دس جمع مسلمان. تصور كان أمره إما بفتنة كي زور قولة لجيهاني إسلامية تي أبري أنواع جوري فتنة روي تيكردون ورومان تيكا وزياد أكا. إنساني مسلمان بزور هوشيار بلن فتنانا، تو بيامي خوتتها، برنامج خوتتها، تأيدي هيج كسيق نكي زور هوشيار بل. ممكن بتأيدي تو مشاركة بكي لجنجي كي زور قوره لقيامتها محاسبة كريتوش تيها النبوبي. إما إستا مستضعف ترين قوم أهل السنة وجماعة كبيد صلاة ترين لسرزوية. بويا لهمو كاتيك زياتر أهل السنة وجماعة أمرو أبي أجان لزمانيان بي، أجان لفكريان بي، أجان لبيركرنويان بي، أجان لتأييديان بي. أم فتنانا وأم أجرانيك للدوربري أم هالجرسا ولا جهانا
ئێمە ئەبینە پشتێک تایە ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێ بۆیە فەردی مسلمان ئەبێ زۆر هوشیارە نەما مەڵەکە بۆیە پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم فێرمانەکە ئەفەرمێ زوو دعا بکەن خوا پەناتان بدە لە فیتەن ما ظهر منها وما بطن ئەوەی کە ئاشکراوە کە پەنهانە ئەنواع فیتەن ڕومانتیەکە و تاقیکردنەوە هەموو ئەمانە تاقیکردنەوەن ممکنە سبەینێ ئێمە تووشی نەهامەتی و ناڕەحەتی و زەحمەتی بین بۆیە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتێکی زیندووە لە ئاستی فەردا خۆی لە ئیمتیحانەکانە هەوڵ ئەدا دەرچێ لە ئاستی کۆمەڵیشە ئەبێ خۆیان هەوڵ بدەن لە فتنەکان خۆیان بپارێزن هەتا ڕەب العالەمین دەرویان لێ ئەکاتەوە سیادە و قیادەی جیهان وەرەگرنەوە چکە جیهان تا سەر ئەوە نابێ مسلمانە هەر زەعیف و لاواز بن ڕۆژێکی مسلمانان ئێوە هەموو حکمی جیهان ئەکەن ئەم زوڵم و نادادگەری و ناشرینەی جیهان نابێ بمێنێ ئەم کوشت و کوشتارەی سەرزەوی بەم شێوازە ناعادلانە نابێ بمێنێ ئەبێ ئینسانیەت بەرەو ئینسانیەت و کەماڵ بڕوە ناکرێ لە قیمەی حەزارەتا بی لە مرۆڤ دۆسیە نزمترین پلەت هەبێ نەشیاوترین کەس بی بۆیە ئەمڕۆ ئێمە لە فتنەیەکی زۆر گەوراین ڕەحمەتی خوا لەو کەسەی زمانی ئەپارێزە نەتەئیدی ئەو کەسانە بکە لەعنەت لە ئەنبیا ئەکەن و ئەنبیایان ئەکوشت نەتەئیدی ئەو کەسانە کە لەعنەت لە سەحابە ئەکەن و سەحابەیان ئەکوشت ئینسانی مسلمان ئەبێ هوشیار بێ چاوکراوە بێ داواکە خوایە وڵاتەکەم بپارێزە ئەم شوێنە و مەقامە و ئەم ئارامی پێداوین لێمان تێک نەدە یا ئیلاهی فتنەکان زۆر گەورن زۆر سەریع دێن بەسەرمانە لە ئاستی خۆمان و ماڵ و مناڵمانە بێ خۆمان پارێزین لە ئاستی هەموو ئومەتیشە پێکەوە خۆمان پارێزین باشترین ڕێگا بۆ پاراستنی ئینسانەکان یەکەم دوعاکردنە دووهەم خۆمەشغوڵکردنە بە خواناسی هەتا وەکو زیاتر خۆت مەشغوڵکەی بە خواناسی زۆرتر لە فتنەکان نەجاتت ئەبێ بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێرشادمانەکە لە کاتێکا فتن زۆرە بێ ئەفەرمێ ئاعتیزالکەن لە خەڵکی بچن لە شوێنێکا دانیشتە خەریکی عیبادەت بن طاعەت بن خۆتان دوور خەنەوە لە زەمەنی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەصحاب عیبادەتیان گەرمتر ئەبوو کاتێ فتنەکان ڕووی تێ ئەکردن ئێمەش بە هەمان چەشن ئەم فتنانە ڕووی تێکردوین هەم دوعاکەین خوا بمان پارێزێ هەم خۆمان سەرقاڵی عیباداتەکەین لعل رب العالمین خۆمان و ماڵ و مناڵ و نیشتیمانمان وڵاتمان ئەپارێزێ خوای گیان داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت ئەم ئاگرە بکوژنەوە لەسەر جیهان یا رب العالمین ئەم زوڵم مستەوە مەهێڵە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە ئەوانەی زوڵم لە ئینسانیەتەکەن خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت لە کۆڵ ئەم ئومەتیان بخەرەوە یا رب العالمین یا ربی خوایە عەدالەتی خۆت بۆ سەر زەوی بگێڕەرەوە إلهي داوات لي أكين برحمة بزي خود رحمة مسلمانان ك يا ربي خويا داوات لي أكين بكرمي خود ضلي مسلمانان يكخى سركوتويان كعدالة جهانيان في بسبيرة ويا رب العالمين يا ربي خويا إما تنها لبرخاتي تو لمزقوتا كان كو أبينو وطاعة عبداتي أكين خويا تو خود بمن باريزا تو خود سربرشتي من ك يا إلهي لم بلا مصيبتانا أمولاتي إما رزقارك يا رب العالمين يا ربي خويا أمنها متيان رونك نولاتي أما يا أكرم الأكرمين يا ربي خويا داوات لي أكين بكرمي خود برحمتي خود لفتنة يهود ونصارى ومجوز بمن باريزا يا رب العالمين يا ربي خويا داوات لي أكين بكرمي خود وبرحمتي خود وبزي خود ضلمان وابستي دينكتك يا رب العالمين لهرشي قناه ما نببور يا رب العالمين خويا سرقال عبادة طاعت منك خويا سرقال عبادة طاعت منك يا إلهي داوات لي أكن من جرى لو عبداني كتوليان راضي خويا لمن راضي با خويا لمن راضي با خويا لمن راضي با خويا تخص شاهدي أم إيمان داران اللي راكوبون توا أبدا سجدان بو هشتاق نبرد وتنها بو تو نبي أما الركوعيان نبرد وتنها لحضوري تو يا نبي دسي زليلي دعاء برزناكن وتنها لبران بربارقاي تو يا نبي دا إلهي دعاء كان جرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة